هەروەها خاڵێکی تری گرنگ کە زۆر پرسیارمان لێ دەکرێت لەبارەیەوە بریتێ لە قوربانیکردن بۆ مردوو ئەمیش دیسانەوە بەداخەوە وای لێ هاتووە خەڵق خۆی زنووە قوربانی بۆ خۆی ناکە بۆ مردوانێکە ئەم دینە بۆ زیندوو هاتووە ئەم دینە بۆ زیندوان هاتوون بڕۆن بگەڕێن بزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام چەند خزم و کەسوکاری بە مردن بە شەهید بوون وەفاتیان کردووە بزان قەت هاتووە قوربانی بۆ کەسێکیان کردبێ بڕۆن لە سەحابەکان تەماشاکەن لە خولەفای ئەربەعە لە عەشەرەی مبەششەرە لە ئەهلی بەدر لە ئەهلی بەیعەت الرضوان لە غەیری ئەوان لە سەحابەکان بزان کەسێکیان هاتووە قوربانی بۆ مردوو کردبێ نهاتووە کەچی ئەمڕۆ کابرا قوربانی بۆ خۆی ناکە بۆ مردووەکەی دەکە هەر بۆیە عولەما فەرمون قوربانی بۆ مردوو ناکرێ ئەمەش صحیحە ئینشاءڵڵا لە ئەقوالی مەزاهیبەکان ئەمەش صحیحە لە ئەقوالی چوار مەزهەبەکە لە ئەقوالەکانیان کەوا قوربانی بۆ مردوو ناشێ ئیلا مەگەر وەکو هەنێک لە عولەما دەفەرمون بەشی مردوویەک بخەیتە ناو قوربانیەکە دۆ کووتمان کەسێ حەیوانێکە بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی باوکیشی عەمری خوای کردووە بەشی باوکیشی تێدەخە ئەمەیان دروستە ئینشاءڵڵا ئەمە حەیوانێک تایبەتی کەی بۆی ئەمەیان جائیز نییە ئیلا وەسیەتی کردبێ ئەوە دروستە ئینشاءڵڵا حەیوانێک بە تایبەت سەر ببڕی بۆ مردوویەک وەسیەتی کردبێ بەڵێ دروستە وەسیەتی نەکردبێ بەس یەک شێوازەیە بیکەی بووی ئەویش بەشداری کەی لەو حەیوانی کە دەیکەی ئەمما بە تایبەت بۆی بیکەی نابێت قسەکان ڕوونە ئینشاءڵڵا